بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد بنراني بريزي كنالي أسماني أموشگاري بسنراني خوشويست لا برنامج كتير لبرنامجاني إيواري أموشگاري لخدمتانين بابتي أم جارمان بريتيا لبابتي ميوانداري آيا ميوانداري لشريعة خواهي پروردگار دا چونا وهروها فضل ميوانداري كردن چيا وهروها خزمت كردني ميوان تا چند روش فرضة و تا چندی تری فضل و سنة وهروها واقعي كرداري جياني پیغمبري خواه عليه الصلاة والسلام لميوان داري كردنا چون بوا وهروها فضل او مالاني كميوان زور يان تيئك على شريعة خواه دا چيا امانو كومال برساري كتر آراستي ميوان خوشويست كمان اكين كبانگهشتمان كردوا ماموساي خوشويست مامۆستا وەلید حەمیدە کە لە چوار قڕنەوە هاتوو لە خزمەتی داین مامۆستای بەڕێز زۆر بەخێر بێی سەر چاومان جزاك الله خير بارك الله فيك خوا خير هەرگیت کێشاو خوای پەروەردگار ئەجر بنووسێت خوای گەورەی ئێوەش بنووسێت مامۆستای خۆشەویست ئەمەوێت بابەتەکەمان بۆ دەست پێ بکەین ئایا بەکێ ئەوترێت میوان بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەگەر لە ڕووی عرفەوە تەمەشا بکەین هەر کەسێک کاتە ماڵت پێ دەوترێت میوان جا کابرا جیرانەکە دێتە ماڵت لە گەڕەکە دێتە ماڵت خزم دێتە ماڵ هەموو پێ دەوترێت میوان بەڵام لە شەرعی ئیسلامدا لە شەرعدا چونکە کۆمەڵێک ئاداب هەیە بۆ جێبەجێکردن بەرامبەر میوان بەچێ دەوترێت بەو کەسێک کە لە شارێکتر لە دوورەوە دێت لە وڵاتێکە لە شارێکە لە دوورەوە دێتە ماڵت و بە نیەتی سەردانە بە هەر نیەتێکە بە هەر مەبەستێک کە دێت لە ماڵت بەڵام لە ڕێگای دوورەوە هات پێ دەوترێت میوان وإلا للروي عرفية وكو جنابي شد الله جناب معلومة أقر جيلانا كشد بيت هر دلي ميوانم هاتوا ما مصاب الرسول هذا سباته ما مصاجان پیغمبري خوا عليه الصلاة والسلام صلى الله عليه وسلم لفرمودكانيا چون باسي گورهی میوان داری بو کردوین بله یەکێک لە صحابة بەڕێزەکانی پیغمبري خوا عليه الصلاة والسلام بناي شريح أفرميت من بو جوانم لبيغمبري خواه بيست عليه الصلاة والسلام بو تشاوانا بينم كا بيغمبري خواه دا يفرمي صلى الله عليه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هر كسيك باوري بخواه بروجي دعاي هي بخواه بديداري خواه بروجي دعاي بأجر باداشتو حق حساب ودفتر ترازو فليكرم ضيفه با رز لميوانا كي بقري إكرامي ضيف كات إكرام ضيفش كومالك آدابه كومالك شتا أبي جيب زي بكري برانبري وبيغمبري خواه صلى الله عليه وسلم بويا بو قوريه باسيكات ما وصي خوشوي سوا پاداش سباتو أمويت باسي هندق لو آدابنا ما بوكي بيقومان آدابكاني ضيافة ميوان داري كردن لشريعتي خواه دا زورة كآداب چون برانبري وخزمت كردني چونية وجه قوريقا دابين كردن بوي أمانويت أما جمان بكومال آدابك بوكي كلا برانبر ميوانا كان من چۆن بین و ئەو ئادابانە چییە کە ئەبێت موسڵمان بەرامبەر میوانەکانی ئەنجامی بدات قسەیەکی جوانێ لە کوردەواری میوان عەزیزی خوایە یعنی میوان خۆشەویستی خوا حەبیبی خوایە کە میوان حەبیبی خوا بێگوان حەدیسەکان تقریبان لەو چوارچێوەن میوان کە هاتە لات بەر لە هەموو شتێک ئەگەر لە دوورەوە هات بەر لە هەموو شتێک خزمەتی بکەی بە خۆراک و بەوەی کە برسێتی نەمێنێت ئەو جا وەکو جەناب باس کرد دابینکردنی جێگا پشودانی ئیسراحەتکردنی ئەو شتەی کە پێویستێتی ئەو شتەی کە ئیسراحەتە تا ئەو کاتە پشوێکی تەواو دات پێویستە ئینسان بەرامبەری میوانەکەی بکە ئەو جا کۆمەڵێک شتی تریشە ئینسان کە بەڕاستی ئیحراجکردنی میوان دروست نییە بە پرسیاری نابەجێ بە حەرەکاتی نابەجێ بە قسەکردن خۆ تووڕەکردن لە ماڵەوە یان کۆمەڵێک شت کە بزانین میوانەکە پێ ئیحراج دەبی ئەوانەش دروست نین بۆیە بە قسەی بە پێشوازێکی جوان بە ڕۆژ خۆش سان بە ڕۆژ خۆش پێشوازی بکە کە میوانەکە بەڕاستی دڵی خۆش بی کە هاتۆتە ئەو شوێنە بە قسەیەکی جوان بۆ قسە جوانانەی کە بەڕاستی زۆر بەخێر بێت سەرچاوەکانە بەڕاستی کۆمەڵێک لەو بابەتە قسە جوانانە کە ئینسان پێویستە بیکا بەرامبەری میوانی ئەوە دەکرێت کۆمەڵێک ئادابێت لە بەرامبەر میوان ئینسانی موسڵمان جێبەجێ بکات خۆ پاداش باتەوە مامۆستای خۆشەویست یەکێک لە بابەتەکان کە ئەگەر بڵم لە پێش میوانداریە پێویستە ئەو کەسانەی کە بۆ میوانداری ئەچن بیزانن
ئەویش بریتێ لە بابەتی ئیستئذان بەڵێ واتە مۆڵەت وەرگرتن لەو ماڵێکە بۆی ئەچیت بەڵێ ئایا مۆڵەت وەرگرتن چۆن چۆنیە و بە چ شێوازێک مۆڵەت وەربگریت بۆی کە بچیتە ماڵێک و لەو ماڵە میوان بیت ئەوەی کە جەناب باس کرد پێویستە بەڕاستی چۆن ئینسانی خاوەن ماڵ ڕێز لە میوان بگرێت میوانش کۆمەڵک ئادابی خۆیە کە دەستە شوێنە کە لە پێشدا مەثەڵەن ئینسان استئذان واتە داوای مۆڵەتکردن داوای ڕوخسەتکردن ئایا ئەو کەسە ڕوخسەتەدا بچێ ماڵی کاتی هەیە مەجاڵی هەیە پێویستە ئینسانی میوان کۆمەڵی شت ڕەچاوکە یەکەم شت کە لە دەرگا ئەدات پێویستە لە بەرامبەر دەرگا ڕانەوەستێت لە بەرامبەر دەرگا ڕانەوەستێت لە لایەکی دەرگاکە ڕابەستێ و بۆ ئەگە دەرگاکەش کراوە ئیدی وەکو دەڵێ بە تاڵایی بۆ شایەکەی ماڵی تێدا دیار نەبی لەوانەیە ئافرەتێکیان لەو کاتەدا سەری کۆت بە یاخود لە حاڵەتێکدا بی کە بەڕاستی بۆ ژوورەوەی خۆ بۆ مەحرەم وای کردووە دووەمان ئینسانی میوان هەر کەسێک بێت بۆ ئەگە جیران بێ ئەگەر هەر کەسێک بێت پێویستە لەو کون و کەلێنانەی کە لە دەرگاکان هەن تەماشا لە ناو ماڵی خەڵک نەکات حتا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەگەر کەسێکتان بینی لەو کونانە لە شوێنێک تەماشا لە ژووری ماڵەکان تەکە لەو حاڵەتە ئینسان چاوی کوێر بکەیت هیچ دیێو خوێنی ناکەوێت ئەو جا سێ جار لە دەرگا بدەیت جارێک لە دەرگادا ئەگەر کردیانەوە ئەگەر جاری دووەم دووبارێک و جاری سێم استئذان بخۆی سێ جارە کە سێ جار دەرگا نەکراوە ئیلا هۆکارێک هەیە بۆیە پێویستە ئینسان بگەڕێتەوە ئێستاش الحەمدولله ینی وەکو شتەکە ئاسانتر بووە وەکو معلومە لای جەناب تەلەفۆن هەیە ویستم ئاماژە بۆ کە مامۆستا خۆشەویست ئایا ئیستئذان تەنها ئەو بچیتە بە دەرگای ماڵی کەسەکە لە دەرگا بدەیت سێ جار و ئەم بابەتەی کە جەنابەت ئاماژەت پێکردی یاخود ئاگادارکردنەوەی بە تەلەفۆن و بە مۆبایلیش ئەمڕۆ تەلەفۆن بۆکردنی هەر بێگومان ئەوش ئیستئذانە بێگومان ئیستئذانە ئێستا الحەمدولله شەکە ئاسانتر بووە ینی بۆ خۆشت باشترە ئێستا تۆ مەثەڵ لێرە دەچی بۆ شوێنێک دەچی وە سەردان تەماشا دەکەی لەوێش نییە تەماشا دەکەی کاتینە تەماشا دەکەی وەکو دەڵێ نەخۆشی هەیە بە هەر نەوەیەک بەڵام کە تەلەفۆنت کرد ئیدی وەکو دەڵێ قورسایی و ئەزێت سەر تۆش کەم دەبیتەوە بۆیە گەر ئینسان نیازی هەبوو بچە شوێنێک تەلەفۆنیان بۆ بکە ئایا من بە نیازی لا ئێوە مەجاڵتان هەیە ڕوخسەت هەیە ئایا ئەو جۆرەکە ئینسان مۆڵەت وەربگرێت لە خاوەن ماڵک کە بچیتە لای بۆیە تەلەفۆنیش وەکو جەنابەت فەرموود بەشێکە لە ئیستئذان خوا پاداش باتەوە مامۆستای خۆشەویست ئەگەر کەسێک داوای ئیستئذانی کرد داوای مۆڵەتی کرد بۆ نمونە بە تەلەفۆنکردن بوو یاخود لە بەردەرگای ئەو ماڵە بوو بەڵام لە تەلەفۆنەکە وەڵامیاندایەوە کە بۆمان ناگونجێت بیخەرە کاتێکی تر یاخود کاتەکەمان گونجاو نییە یاخود ئەگەر کەسەکە لە بەردەرگاش بێ ئیزنی بدەن کە نێتە ژوورەوە ئایا لە شریعەتی خۆیان بۆی هەیە کە عوزرێکی هەبوو ئیزنی میوانەکە بدا و ئایا بۆ میوانەکە هەیە کە گلەی لێ بکە و غیبەتی بکە لەسەر ئەمە واللهی خاڵێکی زۆر گرینگە بەڕاستی زۆر گرینگە ئینسانی موسڵمان خوای تەعالا هەموو شتێک وەکو یعنی لە قورئاندا باس کراوە کە کەسێک مادام ئیستئذان هەیە داوای مۆڵەتکردن بۆ چوونە ژوور هەیە بێگومانیش جوابیشی دەبێت چۆن بێت کە کەسێک داوا دەکە ئایا ڕوخسەت هەیە بێ ماڵت ئەگەر کەسێک عوزری هەبێت تۆ نازان چی لە ژوور دەگوزارێت نەخۆشی هەیە مناڵی ساوا هەیە هەر ناگونجێ هەر لەوانە لەو ڕۆژەدا ئەو ژنومێردە و ماڵە کێشەیەشیان هەبێت ناخۆشییان هەبی ناکرێ بەو شێوە تۆ بچێوێنەرا و مەثەن نەتوان خزمەتت بکات بۆ لەو کاتدا لەوانەیە بڵێ وەڵاهی ئەگەر بکرێ بگەڕێەوە و ئەو ڕۆ ناتوانم خزمەتت بکەم ئینسان بەدڵێش فراوان وإذا قيل لكم ارجعوا فارجعوا ئەمری خوا ئەمرە یعنی شتێک نییە کە بەکەیف خۆت جا دوای کەسی وا هەبووە لە دەرگایدا وەگەر ئەوان پێکوت وەڵای گەرم پیاوم جارشکە ناوە ماڵێ بۆ کاکە ناوە ماڵە وەڵای چونکە ڕوخسەتی نەداوم بێم ماڵە جا ئەوە ناکرێ ینی بە حقیقەت کابرا لەوانەیە ئەگەر تۆ سەردان کردووە عوزرێکی بۆ بێنەوە هەر لە هەموو کارێک ئینسانی موسڵمان عوزر ئەبێ بۆتر بێنتەوە ئەلەوەش ئەولاترە کە عوزر بێنیەوە گەرنا کەسێک تۆ سەردانی بکەین وەڵای پێما بێ هەموو کەسێک لە خۆتەوە تەماشا بکە ئایا دڵت خۆشە کە کەسێک بێتەلات ئەگەر دڵت خۆشە مەجالت نەبوو بزان ئەویش دڵی خۆشە کە بچێرە بەڵام کە عوزرێکە بوو لەوانەیە نەتوانێت بە چاچی خزمەتت بکات لەبەرەوەی ڕوخسەت نادا یاخود ئیزن نادا کە بچی ماڵی خوا پاداش باتەوە مامۆستای بەڕێز بابەتەکەمان باسی خزمەتکردنی میوانە بەڕێزیشتان خوا پاداشی خێرتان باتەوە کە لە دوورۆ هاتوون و دوو جار لە سەفەرا گەڕاونەتەوە کە ئێمە بەڕاستی داوا لێ بردنمان هێکاوە عەزەتمان دای و حەزیشمانە کرد زیاتر کە خزمەت بکەین بەڕاستی جا بۆیە بەڕێزان و خۆشەویستان حەز دەکەم مۆڵەتێک بە مامۆستای خۆشەویست بدەم
کە دەمێک شیرین بکە و شەربەتێک بخواتەوە هەروەکو ئیکرام الضەیف و ڕێزگرتن لە میوان. مامۆستای بەڕێژ هەتاوەکو ئەو کاتە من ئێمە خزمەتت چەند کەلیمەیەک لەگەڵ بینەرانە قسە ئەکەم. بێگومان بینەرانی خۆشەویست، ئەوەی کە مامۆستای خۆشەویست ئاماژەی پێکرد و ئێمە لی تێگەیشتین ئەوەیە کە مرۆڤی موسڵمان ڕێز لە میوانەکەی بگرێت و هەروەها هەواڵپرسی بکات و هەروەها دەرگای بۆ بکاتەوە و هەروەها خزمەتی بکات و لە باشترین شوێنی دانیشتن و خەوتن ئەگەر مایەوە لە ماڵەکەی بۆی ئامادە بکات، لە باشترین خواردنی ماڵەکەی بخاتە خزمەتی میوانەکەی و کۆمەڵەکردەوەیەک هەیە نەیکات لەگەڵ میوانەکەیە کە میوانەکەی پێی ناڕەحەت بێت، وەکو ئەوەی کە ئازاری بدا بە قسەیەک یاخود بە پرسیارێکی نەشیاو یاخود جاری وایە منداڵێک هاریەکە دەنگە دەنگێکە ئەتوانیت بە ئیشارەتێک منداڵەکە تێبگەێنیت یاخود بێدەنگی بکەی یاخود ئەگەر زۆریشت بۆ هات لەو کاتەیە لە بەرچاوی میوانەکە لی نەدە یان لی تووڕە نەبی، لەبەر ئەوەی ئەو میوانە ئیتر خۆی بە شەرمەزار ئەزانێ وا ئەزانە کە ئەم بووەتە هۆکاری ئەوەی کە ئەم باوکە یاخود ئەم دایکە لە منداڵەکەی تووڕە یاخود لیدا، ئەو کاتە ئەمەش بێتاقەتیەکە بێت بۆ میوانەکانمان. بۆیە پێویستە بە هەموو شێوازێکی جوانترین و بەرزترین ڕەوشت و ئاداب بەو شێوازە بین لەگەڵ میوانەکانمان. مامۆستای خۆشەویست، ئێمە خزمەتی بەڕێزە دیارە لە پێشەوا و چاکەکاران بەرامبەر بە میوان بریتی بوون لە پێغەمبەرانی خوا عەلی نەبینا و عەلەیهیمۇ السەلام. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی باوەگەورەی پێغەمبەرانی بۆ کردنی ئیبراهیم ئایا ئیبراهیم عەلەیهی سەلام کاتێک کە دوو مەلایکەتەکە هاتنە ماڵەکەی و نەیناسین لە شێوەی دوو گەنجە دوو بەشەرا هاتن چۆن بوو بەرامبەریان و هەروەها لە ئادابەکانی ئیبراهیم بەرامبەر میوانەکانی ئێمە چی فێر ئەبین بەرامبەر بە میوانەکانمان؟ بەڵێ کاتێک دوو مەلایکەت دێنە ماڵی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت نێردراوی خوای پەروەردگارن مەلایکەت معلومی جەنابتە مەخلوقێکن خوای گەورە دروستی کردن بۆ جێبەجێکردنی فەرمانەکە بۆ جێبەجێکردنی فەرمانەکە ئەوانش دوو فەرمانیان پێکراوە کە بچن ئیشی خوانەیە کە دەچن لا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت بۆ مژدەدان بە ئیبراهیم ئەوجا بۆ معلومە کە بۆ لای قەومی لوت و لەوێ لەبین بردنی ئەو قەومەی کە جوابی پێغەمبەریان نەدایەوە کە دەچن سەلام لە ئیبراهیم دەکەن سەلام عەلەیکم قەوم منکەڕون سەلام لەسەر ئێوەش ئەی قەومێک من ناتان ناسم یعنی واتە ئێوە ناتان ناسم غەریبن کە دائەنیشن ئیدی لیان ناپرسێن کاکنی نانتان خواردووە نەتان خواردووە ئەرتخوا نانتان بۆ بێنم کەواتەمە ئەدەبێتە نابێ ئەوە بڵێ غەریبە دیارە لە دوورەواتوە بێگومان ئەگەر لەوێش نانی خواردبی هەر برسیە ڕێگاکە وای کردو کە ماندوو بێ برسی بێت ئەفەرمێکی فجاء بعجل عنيف بلى هذه ثمين وحنيف بلى فراغ إلى أهله فجاء بعجل عنيف أفرميت شو بدزي جازانان دفرمون فراغ إلى أهلي بدزي وببيع وميوانا كان حسب هيك كان شو بولاي مالو مداركيو شو جويلكي هنا سري بري بوي شاكردن بوي آماده كردن لبيشي دان فقربه إليهم أوش آدابك الآداب كان خواردن تو ئەبێ خواردنەکە لە پێش میوان دابنیت بە میوانەکە نەڵی بێرە پێشەوە لە ناوڕاست دابنیت و کابرای میوان مەثەن 2 مەتر لێی دوورەخر چۆن دەستی خۆی بگەیتێ فقربه إليهم لێ نزیک کردەوە لە پێشی دانان بۆی بە مرتاحی نەک خۆیان درێژکەن بۆ ئەوە ئینسان تووشی شەرمە بێ لە خۆمانەوە تەماشا بکەین پێمان خۆش نییە کە خواردنەکە دوور بیت و ئیدی خۆی بۆ بچەمێنەوە یان 2 مەتر بچینە پێش بۆ یەک لە ئادابەکان ئەوەیە کە خواردنەکە نزیک کەیتەوە هەرچی پێویستی میوان بێ لە پێشی نزیک کەیتەوە فقال ئەلا تاکون ئەوە بۆ ناخۆن دەفەرمون بیخۆ نەک بەردەوامیش کە تۆ بڵێ ئەرە بۆ ناخۆن ئەرە بۆ نەتان خوارد ئەوەش نە پێیان بڵێت کە بخۆن ڕەحمەتی خواتان لێبێ ئیوا هەیە مەثەن دەڵێ بۆ ناخۆن بەڵام وەکو بڵێ کامێرەی داناوە ئەرە بۆ نەتان خوارد ئەوە بۆت نەخوارد ئەوە بۆت نەخوارد کابرای میوان وا دەزانی دی ئەوە بەردەوام چاوی لە دەمی تۆیە لە دەستی تۆ چیە خۆچی ناخۆ ئەوەش ئادابێکە لە ئادابەکانی میوانداری کە هاتە لات لیمە پرسە خواردنەکەی بۆ ئامادەکە خواردی ئەوە نیعمە الله وەکو یەک لە سەحابەکان دەفەرمێت بەڕاستی من زۆر حەزم لە میوانە چونکە خواردنەکە لەسەر خوایە و ئەجر پاداشتەکەشی بۆ منە جا بالمناسبە مامۆستایەک ئەیگوت لە لای خۆمان ئەو مامۆستایەکی جێڕە لە لای خۆمان پیاوێکی لێیە خوای گەورە لە هەموو لای خۆش بێت ئەگو بەناوبانگە لەوەی کە میوانێکە چێتە لای و
ئیدی میوان دانیشتۆ بانجی کوڕەکە و منداڵەکان دەکا ها کوڕم وەرە هاوە پارە ئەوە 10,000 ئەوەندە هەزارە بڕۆ مریشکێ بێنە بۆ میوانمان هەیە هەرچەندە دوێنێش خواردومانە بەڵام میوانە دەبی کەسی میوان ئەڵێ کاکە وەڵام ناخۆم بەخوای ناخۆم توش یاویدیش دەکا فەشەل دێنێت ئینسان وانەکە و ڕاستی شتێکی جوان نییە کە میوان هات وەکو ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت ئیبراهیم وای کردووە شریعەتیشە بۆ ئێمە بەبێ ئاگادارکردنەوەی میوان خواردنەکە ئامادە بکە لە پێش خواردی ئەو خواری نەی خواریشەوە وەکو دەڵێ دەمێنێتەوە ئێوە خاوەن ماڵەکە بۆ خۆی دەیخوات و لە پێشی دانێت و لێ نزیک کاتەوە وەکو جەنابیشت باس کرد یعنی لەو کاتەشدا پرسیار و شتی زۆر نەکات ئێمە ئاوا دەخۆین و ئێمە ئاوا دەکەین و هەندێک جار میوانش شتەکان زازی دروست نەکات خوا پاداش بات مامۆستاجان ئیضافەتەن بۆ قسەکانی بەڕێزت ئەمە ئەدەبێکی ناشرینە کە کاتێک کەسێک میوانێکی هات وەکو چۆن ئەوەی کە بەردەستایەتی ئەڵێ بەخوا ئەمڕۆ ئیتر گرانیە و ئەس ئەو تەماتەی ئەو زەڵاتەیە تۆ ئەی خۆی چیلۆی بووە بەوەندە هەزار یاخود ئەو مریشک ئەو بەخوا ئاوا گران بووە ئیتر وەکو چۆنەڵەن زیندگی سەختە و ژیان سەختە و بەم شێوازە ئەمەش لە ئەدەبە ناشرینەکانە مامۆستای بەڕێز لە تەفسیری و ئاەتی کە خوای پەروەردگار فەرمێتی وەلا تبەذر تەبذیرا کە زیادەڕەوی و ئەمانە نەکرێت هەندێک لە زانایان تەفسیر فەرمویانە زیادەڕەویکردن بۆ خزمەتکردنی میوان زیادەڕەوی نییە لە شەریعەتە ئیبراهیم عەلەیهی سەلام ئەوتە دوو کەس میوانیەتی بەڵام عیجلێک گوێرەکەیەک ئەهێنێت سووریە کاتەوە ئامادەیەکە بۆ بەردەمیان هەموو کەسێک ئەزانێت کە ماڵێک ئەو هەموو خواردنی بۆ ناخورێت بەڵام ئەمە ئەدەبێکی جوانە بەرامبەر بە میوان کە شتەکە لە بەردەمیان چی بێ زۆر بێت شتەکە زۆر بێت بەڵام کەمایشەوە ئەتوانرێت لە کاتەکانی ترا بەتابەتی ئێستا سەلاجە هەیە مجەمیدە هەیە ئەتوانرێت هەڵبژیرێت بۆ ژەمەکانی تر بەکار بێنرێت مامۆستای خۆشەویست ئایا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چۆن باسی ئەو ماڵانەی کردووە کە میواندارن و میوان ڕویان تێکات ئەگەر مەبەست لە ڕووی بەرەکەتەوە بێ پێغەمبەری خوا بێگومان عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ بەرەکەتی لەگەڵە میوان ماڵێک کە ڕووی لا خەیڕە فی من لا یەضیف بەڵێ یعنی بخێر و بەرەکەت لە ماڵێک نییە کە میوانی نەچێتە ناو هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەوەندە سوور بووە لەسەر میوانداری جارێکیان کە پیاوێک لە دوورەوە دێت ئەڵێت لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمای پێغەمبەری خوا من میوانی تۆ ئەوش ئەنێتە ماڵ لای خێزانەکانی کە چەند ماڵێکیا بووە ئەنێتە لای عایشە بزاندا خۆ چیمانەیە میوانمان دێت ئەوش دەڵێ سوێن بەوەی کە نەفسی تۆ لە بەردەستە لە ئەو بچێتە دەر هیچمان نییە نەخۆرمانە نان هیچمان نییە ئەنێتە لای خێزانەکەی دیکەی ئەوەی تری هەر هەموو یەک سوێند یەک مەوجودات کە هەیە لە ماڵێن ئەویسە تەنها ئاوە ئەوجا ئەوێ خزمەتی میوان بکە ڕێز لە میوان بگرێت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بە عەمەلی خزمەتی بکات ڕوو لە خەڵکەکە ئەکات و ئەڵێ چێ ئەو ڕۆمیوانی پێغەمبەری خوا ئەباتەوە ماڵی خوا عەلەیهی سەلام پیاوێکی ئەنساری ئەفەرمێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من میوانەکە ئەبەمەوە هەبوو مشەخەسە یعنی خەڵکیش بینەرانش لەوانە زۆر جار ئەو چیرۆک و بەسەرهاتیان بیست بێت کە میوانە ئەنساریەکە میوانەکە ئەباتەوە ماڵەکەی تەمەشا دەکات لە ماڵەوە بەس ئەوەندە خواردن هەیە کە بدەنە منداڵەکانی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان بەخۆ بە خێزانەکەی منداڵەکانیان ئەخەوێنن ئەو جا بە خۆیان بۆکو دەڵێ دەنگی کەوچک و قاپ ئەوە دروست دەکەن کە ئەنەماچیە بڵێ میوانەکە بڵێ ئەوە نانەخۆن و خواردن ئامادەیە تا تێرەویت ئەو جا کە ڕۆژی دوایی دەگەڕێتەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ باش ئێوە چیتان کردووە ئەڵێ بۆی پێغەمبەری خوا ئەڵێ خوای گەورە تەعەجوبی کرد لەوەی ئێوە کردوتانە تعجبی کرد لەوەی کردوتانە بەرامبەر بە میوانەکەتان کەواتە ڕێزگرتن لە میوان ڕێزگرتن لە شریعەتی ئیسلام ڕێزگرتن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەوریەکە بەس خوای تەعالی بەخۆی دەزانیت بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام هەر کەسێک باوەڕی بە خوا بە ڕۆژی دوای هەیە فەلیوکرم ضەیفە بە ئیکرامی ضەیفیش وەکو باسمان کرد هەر بە ئەو نییە کە بەخێر بێ و سەرچاوم زۆر بەخێر بێ ئیکرامی ضەیف بە باشترین شت پێشوازی لێ بکە بە چاکترین شت لە باشترین شوێندای بنیت وەکو جەنابیشت ئاماژەت پێ کرد مەثەڵەن قسێک نەکەی کە محریج بێت پێ ناڕەحەت بێت پرسیارێک نەکەی کە پرسیاری شەخسی بێت یان حەزی لێ نەبی جواب داتەوە ئەوانە کۆمەڵێک ئیکرام ئەو هەمووانە دەگرێتەوە
خۆ پاداش بێتەوە مامۆستا بەڕێزکەواتە لەم فرمودەی کە بەڕێزت ئاماژەت پێ کرد ئەوە وەرئەگرین کە کەسێک کە هەژار بوو نەدار بوو هیچ لە ماڵەکەیان نەبوو خزمەتی میوانی پێ بکە هیچ عیب و نەنگێکی تیان نیە ئەگەر بە هاوڕێیەکی دۆستێکی خۆی بە کەسێکی خۆی بڵێت میوانەکەی بێتەوە ماڵی خۆیان وەکو پێغەمبەری خوا کردی عەلەیهی سەلام و ئەوەشی لێوەرەگیرێت ئەم پیاوەش کە ئەم هاوڵی بردوێتەوە ماڵی میوانداری کردووە مەرج نییە میوانداریکردن تەنها بەوە بێت کە کەسەکە زەخت لە خۆی بکە قرز بخاتە سەر خۆی چی لە ماڵەوەی خۆیان هەبووە ئەوەی پێیان داوە ئەو ئەجرە گەورەیشی بنووسا لای خوای پەروەردگار مامۆستای خۆشەویست ئەمەی پرسیاری ئەو بکەم ئایا تا چەند ڕۆژ واجبە کە خاوەن ماڵ خزمەتی میوان بکات و چەند ڕۆژیش فەضل و چاکەیە واتە واجب نییە لەسەری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بە ڕێز ئیکرامی ضەیف بکە جائزەکەی پێ بدات فەرموون جائزەی میوان ئەوەیە کە شەو ڕۆژێک بە واجبی هەندێک دەفەرمێ سێ شەو ڕۆژ یان شەوی ڕۆژ یەکەم کە هیچ واجبە ئەفەرمێ سێ شەو ڕۆژ ئەوە سونەتە لە دوای ئەوە سەدەقە و چاکێ بۆ خاوەن ماڵ بەڵام زانایان دەفەرمون شەوی ڕۆژ یەکەم ئەبێ چی چاکە هەیە لە ماڵ بیدەیتێ نەکو جەناب باز کرد زەخت لە خۆی بخە خۆی تووشی ڕیا بکە جاری وای ئینسان بەهێنانی لەولا و لەولا تووشی ڕیا بێت بەڵام ئەگەر ئەوەی مەوجودە لە ماڵەوە باشتریشی ئەو ڕێز لێگرت بەڕاستی ئەوە نیەتی ئینسان دەردەخات بۆیە ئەوەی باشترین شت کە لە ماڵەوە هەتا لە شەو ڕۆژی یەکەم بیدەیت ئەفەرمێت لە دوو شەو ڕۆژی دواتر چی کەلعادە چیت خوارد لە ماڵی خۆتان لەگەڵ ماڵ و منداڵ چت خوارد ئەوەش بدەیت لە دوای ئەوە ئیدی هەرچی وەکو دەڵێ بیکەیت لەگەڵ میوان ئەوە سەدەقە و چاکەیە و خێرێکە کە بۆ ئینسان دەنووسێت کەواتە سێ شەو ڕۆژ زانایان دەفەرمون واجبە ئینسان میوان بەخێر بکات ئەوش قسە هەیە مەثەن لەسەرەوەی ئایا لە گوند و لە شار وەکو یەکەیان نە هەتا لە لادێ واجب دەبێت لە سەریان چونکە شوێنی تر نییە چونکە شوێنی تر نیە واجب دەبێت بە واجبوون ئەگەر نەیکەن گوناحبار دەبن تووشی تاوان دەبن کە ڕێز لە میوان نەنێن ڕێز لە میوان نەنێن لەو چونکە لە ئوتێلی لێە نەمەطعمی لێە شتیوالی نیە کە میوانەکە بچێت پێداویستەکانی خۆی دابین بکات بەڵام لە شار لەوانەیە شتەکان جیاواز بن بالمناسبە مامۆستای بەڕێز بابەتێک ڕۆژیشان بابەتێکم خوێندەوە کە باسی پیاوێک دەکات مسلمان بووە ینی هەر لەسەر میوانداری سبحان الله والله ئەگەر ئێمە تطبیقی شریعەتی خوا بکەین هەمووی خێر و بەرەکەتە کە دەفەرمێ خێر و بەرەکەت ئەو خێر و بەرەکەتە کە ئەڵێ یەشێک لە لادێکان جا چ وڵاتێکە نازان وڵاتەکە وڵاتی مسلمانانە پیا و ژن و مێردێکی ئەجنەبی دەگەڕێن بۆ گەشت لەو وڵاتە دەگەڕێن دەچن لادەیەک و لادەیەکە لادەیەکی سیاهیە ینی لادەیەکە خۆشە کە دەچن دەگەڕێن لەوێ دواتر شەویان بەسەر دادێ وا دەزان وەکو شوێنی خوانەیدی هەموو شتی لێیە بەڵام دواتر کە شەو دادێت دنیا تاریکە بێتە مشاکە نەوتێلێکە نەمەطعمێکە هیچی لێنی دەپرسی لە کابرایەک کاکە وتێل لە شوێ مەطعم لە شوێ دڵ کاکێرە لادێ مەطعم و وتێلی لێ نییە بۆ دڵ ئێمە وڵا ئەمە بۆ گەشت هاتوینە و لێ کاکە دەبی ئێوە میوانی من بن میوانی من لەگەڵ خۆ دەیان باتەوە ماڵ و تەمەشا دەکا کە شەو داهاتووە شەوە تەمەشا دەکا میوان و خێزان و منداڵەکانی لەوێنە و دواتر ئەوەی کە خواردنی چاکە مەوجودیان هەیە لە پێشی دادەنە و دەیخۆن دواتر دەڵێ ئێوە بە میوانەکان ئێوە لێرە بخەون لەو ژوورە ئێمە شوێنی ترێ دەچین لێ دەخەوین کە دەچین بەیانی هەڵدەسێت تەمەشا دەکات هەر ئەو شوێنیان هەبووە بەڵام بۆ خۆیان لەولا لە بژێر دارێکە بەخۆ منداڵەکان شتیان بەخۆی دادا و خەوتونە دوای دەکاکەوە بواتان کرد خفتۆ خۆ شێتنی تەواویت ئەو شتت بوا کرد ئێرت بۆ مە بەجێر چوویتەوێت وتت ئەچینە شوێنی تر وتی ئێوە میوانە ئێمە لە دینەکەمان فێر کراین کە ڕێز لە میوان بگرین ئیکرامی ضەیف بکەین پێغەمبەرمان وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئێمە ئیسلامین مسلمانین ئەوجا دەفەرمێ بۆ کە سەبارەت بە ئیسلام پرسیار لێ دەکا دڵ وەڵام من خوێندەواریم نییە معلومات دەمێ بڵێم چۆنە و چۆن نیە بەڵام ئەو قورئان و فەرموودە هەیە تۆ ئەتوانی بیخوێنیتەوە زیاتر شارەزابی لە دینەکەمان بۆیە فەرمێ لە خلالی دوو مانگ والله ئەعلەم کە چێ دیراسە دەکات لەسەر ئیسلامەتی دواتر دەگاتە ئەو خاڵێک کە شایەتمانی بینێ بێتە مسلمان الحەمدولله مامۆستای خۆشەویست عەزەتمان دای بەڕاستی بارەک الله فیکم خوای گەورە پاداشی خێرە باتەوە ئین شاء الله خوای پەروەردگار وەڵامەکانت بۆ بکاتە توێشی ڕۆژی قیامەت خوا ئاجری بنووسێ و زۆر بە خەیاتن تەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان ئەوەی کە تێگەیشتین لە ئامۆژگاریەکانی مامۆستای بەڕێز
ئەوەیە کە ئینسانی مسلمان ڕێز لە میوانەکانی بگرێت و لە شریعەتی خوادا کارێکە فەرمان پێکراوە. پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ڕێزگرتن لە میوانی بەستۆتەوە بە ئیمانبوون بەخوای پەروەردگار، کەواتە و کەسەی کە ڕێز لە میوان نەگرێت و حەزی بە میوانداری نەبێت ئەبێت نیشانەی پرسیار بخاتە سەر ئیمانەکەی خۆی. ئەگەر تۆ ئیمانداری ئەبێ ڕێز لە میوان بگریت، کە ڕێزت لە میوان نەگرت کەواتە ئیمانەکەت ئەو ئیمانە ڕاست و تەواو نییە کە خوای پەروەردگار ئەیەوێت و قبوڵە لای خوای پەروەردگار. بۆیە میوان پلەی بەرزی هەیە و هەروەها خۆشەویستی و برایەتی و ئاشتەواییی کۆمەڵگایە بەڕاستی و دوورکەوتنەوەی لە نەظەریە تەنها دنیاییەکان، لە نەظەریە ئیلحاد و عەلمانیەت و ئەمانە تەنها ژیان بۆ خۆت و تەنها بۆ خۆت لە شریعەتی خوا نییە. ئەو ماڵی کە خوا پێی بەخشیوی بەشی میوانداری و ئەوانەی تێدا کە ڕوتەیەکەن. هەر بۆیە ئەو نان و چێشتەی کە دروستیەکەی خوشکی موسڵمان لە ماڵەکەت ئەوە بە ئەجرێکی گەورەی بزانە و هەروەها چاوەڕێی پاداشتی خوای پەروەردگار بکە کە تۆ هەڵ ئەسیت بە جێبەجێکردنی شریعەتی خوا کە خزمەتکردنی میوانەکەتە. هەر بۆیە ئەو کەسانی کە لە میوان خۆیان ئەدزنەوەیان حەزیان پێی نییە بەڕاستی ئەمە عەلامەتێکی خێر و چاکەنی تیاندایە بە پێچەوانەوە شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام و هاوڵانی و ئەم ئیسلامی کە بۆم ئومەتە هاتوو ئەوەیە کە ڕێز لە میوانەکانمان بگرین و هەروەها کاتی سەردانی بزانین و هەروەها ئادابی مۆڵەت وەرگرتن بزانین و هەروەها عاجز نەبین لە کەسێک کە ناتوانێت میوانداریت بکە یاخود پێ دەڵێ بیخڕە کاتێکی تر وەکو مامۆستای خۆشەویست ئاماژەی پێکرد و هەروەها ئامۆژگاریمانی کرد کە بەو شێوازانە کە باس کرا ئادابەکانی مۆڵەت وەرگرتن وەربگریت و هەروەها لە سێجار زیاتر لە دەرگا نەدەیت و ئیزعاجی ماڵی ئەو کەسە نەکەی کە ئەتەوێت بچیتە ماڵی بۆ میوانداری بە هەمان شێوە ئەو کەسەش دەبێت ڕێز لە میوانەکەی بگرێ بە چاکترین و بە جوانترین شێواز پێشوازی لێ بکات. بەردەوام وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی پێکرد مراقبەی میوانەکە نەکا کە چەند ئەخوا و چۆن ئەخوا و بەردەوام سەی دەستی بکە. ئەگەر تێریشت خوارد دەست لە خواردنەکە هەڵمەگرە، خۆت مەشغوڵ بکە بۆی کە میوانەکە شەرم نەیگرێت و بەو شێوازی خۆی ئەوێت تێر بخوات و پێداویستی خۆی جێبەجێ بکات و بۆشت هەیە لەسەر سفرە قسەی لەگەڵا بکەی و هەروەها هەواڵپرسی بکەی لە سنووری شەرعی خوادا. داواکەین لە خوای پەروەردگار بە هەموو ناوە جوانەکانی بە هەموو سیفاتە بەرزەکانی ئەم بەرنامەی ببێتە هۆکای ڕەزامەندی خۆی و هەروەها سوودیشی گەیاندوێ بە ئێوە خۆشەویست. جارێکی تر بە خێراتنی میوانە خۆشەویستەکەمەکەم کە ئەرکی کێشا خوای پەروەردگار ئەجر و پاداشی مولایەک بداتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.